شوێنەوەرناسانی ئیتالیا لە ئەنجامی کنە و پشکنین ئێسک و پرووسک و پاشماوەی نۆ مرۆڤی نیاندەرتاڵیان لە ئەشکەوتێکی نزیک ڕۆمای پایتەخت دۆزیەوە. پێشتر و بۆ یەکەم جار لەم ئەشکەوتەدا لە ساڵی 1939 پاشماوەی نیاندەرتاڵەکان لە ئیتالیا دۆزراوەتەوە. پاشماوە دۆزراوەکان ئێسکی سەر و ددان و چەند پارچە ئێسکێکی دیکەی لاشەی نیاندەرتاڵەکانی تێدایە. یەکێکیان کۆنترینە، مێژوەکەی بۆ 90 تا 100 هزار ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. هەشتەکەی دیکە مێژوەکەیان بۆ 50 تاوەکو 68 هزار ساڵ دەگەڕێتەوە. ئەمە دۆزینەوەیەکی ناوازەیە. یەکێکە لەو دۆزینەوانەی پێویستە لە هەموو جیهان باسی بکرێت، چونکە لێکۆڵینەوە و دۆزینەوەکانی تایبەت لە نیاندەرتاڵەکان دەوڵەمەندترمان دەکە. ئەم دۆزینەوەیە ئەنجامی کاری پێکەوەی ئێمە و زانکۆ و لێکۆڵەرانە و کارێکی ناوازەیە. گیان لە ئێسک و پرووسکی نیاندەرتاڵەکان پاشماوەی فیل و ئاسک و چەند گیاندارێکی دیکەش لە ئەشکەوتەکەدا دۆزراوەتەوە، واتە هە لەم ئەشکەوتەدا ژینگەی 50 هزار ساڵ لەمەوبەر پارێزراوە. نەریمان هەورامی، کوردستان 24.